بەناوی خۆی گەورە و میهرەبان لە بەڵگەی ڕۆژ و دروستی لەگەڵتانم. ئایا ڕۆژ و کاریگەری ئەرێنی هەیە لەسەر بەرزی پەستانی خوێن؟ نەخۆشی پەستانی خوێن و بەرزی پەستانی خوێن یەکێکە لە نەخۆشە باوەکان. بۆتە دیاردەیەکی زۆر لە بواری پزیشکیدا کە بە ڕێژەی 175 ئەوانەی تەمەنیان لەسەر و 55 ساڵەوەیە ئەم حاڵەتەیان هەیە. بۆیە دەبێت ئەو کەسانێک کە ئەم نەخۆشیان هەیە ڕابێن لەگەڵ بارودۆخەکەدا، بە تایبەت ئەوانەی بە ڕۆژوو دەبن. بابزانین لە ڕووی جەستەی و پزیشکیەوە کاریگەری نەرێنی یاخود ئەرێنی دەبێت لەسەر ڕۆژۆوان. لە لێکۆڵینەوەیەکی پزیشکی و تەندروستیدا لەم دوایەدا سەلمێنراوە بە ئامێرێکی تێکرایی کە لە ساڵی 2013 ئەنجامدرا. ڕۆژوو هیچ کاریگەریەکی نەرێنی واتە خراپ ناکاتە سەر ڕۆژوان، بەڵکو ئەو ترس و دوو دڵیانەیە لە بەڕۆژووبوون ئەوان لێ دەکات لە سەرەتای ڕەمەزاندا کەمێک پەستانی خوێنیان بەرز بێتەوە. پێویستە لەسەر ئەو کەسانی کە پەستانی خوێنیان هەیە ڕەتشاوی ئەو ڕێنمایانە بکەن و بەڕێکی جێبەجێ بکەن. یەکەم، خواردنی بەرهەمە شیرەمەنیەکان لەبەرەوەی پێکاتوە لە کالیسیۆم کە دەبێتە هۆی ڕێخستنی پەستانی خوێن بە تایبەت لە نێوان بەربانگ و پاشەودا. دوو، زۆر خواردنی میوە و سەوزە بە تایبەت بە شێوازی زەڵاتە و تێکەڵی یانکردنی بە شۆربە و شلەمەنی، ئەمەش لەبەرەوەی کە سەوزە و میوە بەڕاتەیەکی زۆر پۆتاسیۆمی تێدایە دەبێتە هۆی زاڵکردنی بەرزی پەستانی خوێن و ڕێخستنی و بە تایبەت کە بەربەنگ دەکاتەوە گرنگی سەوزە و میوە لە وەرگرتنی چارەسەر کاریگەرترە. سێیەم، لە بری خواردنی برنج و نانی سپی ڕۆژانە لە پارشەودا پێویستە جێگەرەکانی لە دنکە گرنگەکان وەک ساوەر و هاوشێوی ساوەر کە بە قەرە خەرمان واتە فەریک بە عەرەبی و ئینجا بەرهەمی جۆگەنم وەک ژەمە خواردنی بەربانگ چونکە پێک هاتوون لە ڕیشاڵە خۆراکیەکانی مەگنیسیۆمی پۆتاسیۆم و کانزاکان کە یارمەتی دەرە لە ڕێخستنی بەرزی پەستانی خوێندا بەلای کەمەوە لە هەفتەی تا 2-3 جار بخورێت. 4، خواردنی بەرهەمی پاقلەمەنیەکان لە هەفتەیەکدا 2 جار بەلای کەم. ئەوانەی کە پەستانی خوێنیان بەرزە لە بری برنج و نان بە بەردەوامی خواردنی پاقلەمەنیەکان و جۆرەکانی چونکە هەموو پێکاتەکانی لە ڕیشاڵە خۆراکیەکان پێکاتوە لە مەگنیسیۆم و کانزاکان، ئەمەش دەبێتەوە ڕێخستنی پەستانی خوێن. 5، خواردنەوەی ئاو بە زۆری بەلای کەمەوە لە نێوان 2 بۆ 3 لیتر لە نێوان بەربانگ و پارشەودا چونکە دەبێتە هۆی زۆر دەردانی واتە میزکردن، ئەمەش دەبێتە هۆی دابەزانی پەستان و هاوسەنگ بوونی. 6، خواردنی ژەمە ماسی لە بەربانگدا بەلای کەمەوە هەفتەی 1 تا 2 جار بە تایبەت ماسی برژاو. 7، ڕزگاربوون لە قەڵەوی و خۆلاوازکردن هەوڵ بدرێت لە مانگی ڕەمەزاندا و پێش ڕەمەزان نەخۆشانی پەستانی خوێن بەردەوام خۆیان لاواز بکەن. 8، دوورکەوتنەوە لە هەموو ئەو بەرهەمانەی کە پێکاتەی خۆی سۆدیۆمی تێدایە لە ئامادەکراوەکان و هەندێک خواردەمەنی قوتوو کە پێکاتەی سۆدیۆمی تێدایە کە ئەمەش خۆیەکی کاریگەری و پارێزراوە لە خواردنەکانی وەک زەیتون و پسکیتی خوێدار، هەندێک خۆراکی لەو جۆرە کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن. 9، دوورکەوتنەوە و وازهێنان لە جگەرەکێشان و بەرهەمەکانی جگە لەوەش خواردنی جگەرە دەبێتە هۆی جەڵتەی دەماغ و دڵ لە دوای ڕۆژوشکاندن کە مەترسیەکی گەورەی هەیە بۆ توشبوون بە بەرزی پەستانی خوێن. 10 و کۆتایی، خواردن و زیادکردنی سیر لە ژەم و چینە جۆرا و جۆرەکانی خواردندا پێویستە کە سیرەکە بچنرێت یا بکوڵێنرێت لە خواردندا. اینجا سوودی لێ دەبنرێت بە تایبەت بەکاڵی لە ناو زەڵاتە و پێکاتەکانی سەوزە و شلەمەنیەکان و دەبێتە هۆی ڕاگررتنی بۆڕی و دەمارەکانی دڵ لە ئەوسان و ورژمی خوێن، ئەمەش دەبێتە هۆی هاوسەنگبوونی پەستانی خوێن و ڕۆژوەوان بە بەردەوام. ئەمە جگە لە خواردنی هەندێک بابەتی چەرەسات وەک بادەمی و بێ و خوێ و بستە و هەندێک بەرهەمی بەسوود. ئامۆژگاری و ڕێنمایش بۆ نەخۆشان کە پەستانی خوێنیان بەرزە بە ڕۆژوون جگە لەم ڕێنمایە تەندروستیانش پابەند بن بە ڕێک بەکارهێنانی دەرمان و چارەسەریان و هەروەها سەردانی پزیشکی پسپۆڕیش بکەن بۆ ئەوەی لەبارەی نەخۆشیەکانەوە چارەسەری باش وەربگرن. بەخواتان دەست بێرم.